زيارة وفد الاتحاد الوطني الكردستاني إلى بغداد هي زيارة تقليدية. سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغداد سەردانێکی ئاساییە لەم کاتی کە دانوستان لە نێوان لایەنەکان دەستی پێکردووە لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان. پەیامی نیشتیمانی و پێکەوە ژیانیان پێبوو. باز لە تانەکان کرا لە ئەنجامی هەڵبژاردنەکان چونکە ئەوان چەند تێبینیەکیان هەبوو. هەروەها ڕازی بوون لەسەر ئەوەی پێکەوە لە هەرێمی کوردستانەوە بێن بۆ بەغداد لێرەش ڕێکەوتن بکەن چارەسەرکردنی هەندێک لە کێشەکان لە چوارچەوەی دانوستانەکاندا بۆ ئەوەی حکوومەتێکی زۆرینە پێک بهێنرێت. ئەمەش پەیامێکی دڵخۆشکەر و سەقامگیریە بۆ وڵات بۆ باسکردن لە خزمەتگوزاریەکان و هاوپەیمانی نێودەوڵەتی و چەندین بابەتی تر. هاوکات ئامادەی خۆیان پیشاندا بۆ کارکردن لەگەڵ بەغداد بۆ پێکێرانی حکوومەتی نوێی عێراق و پەیمانیاندا لە هەنگاوی داهاتوودا وەفدێکی باڵاتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بەغداد بکەن. استقرار البلد يدعو إلى توسيع المشاركة الحكومية في المرحلة القادمة والذهاب إلى ملف الخدمات وملف